هجرت کردن لە چەندین هۆیەکەوە دێ. یەکەم قوتارکردنی دین و دینداری بە هەڵاتن و دوورکەوتنەوە لە کافر و مشریکان، ئەمە دێتە دی. نەبادا بیخەنە ژێرتین و فشار و ئەشکەنجە بۆ پاشگەزکردنەوەی لە دینەکە. ئەمەیە کە قورئان پێیە فەرمێ فتنە. فتنە لە قورئانە مەبەست لەوەیە کە لە دینەکە هەڵیەجێڕنەوە، یان ڕێی تێگەیشتنی دینەکەی لێ ئەگرن، یان مەساری دین و دیندارێتەکە و ئامانجەکانی لێ ئەگۆڕ. ئەمانە هەمووی فتنەن کە ئێستا تووشێ و خەڵکی ئێمە بوون لە کوردستان. ئەم قوتارکردنی دین و دینداریە کە هیجرەتکردنەکەیە، ئەمە هەڵاتنە، ئەمە ڕۆیشتنە لە دارالکوفرە و بۆ دارالئیسلام. ئەگەر هەبوو یان بۆ دارالئەمان، وەکو ئێستای ئێمە کە هاتوین بۆ ئەوروپا، بۆ هەر کەسە بتوانێ بیگاتێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی هیجرەت نەکردنی مسلمانی ژێرتین و فشاری کوفر و کافران لە کاتی هەبوونی دارالئیسلام یان دارالئەمانە فەرمێ: أنا بريء من كل مسلم يقيم بين أظهر المشركين. قالوا يا رسول الله لما؟ قال لا تراءى ناراهما. أوشان حديثي صحيح، حديثان كهر ألباني لا إرواء الغليلة لهمان شونا بصحيح دانا وكأبو داود الترمذي لجرير وخالي رازي بجرايانته. أفرمي من تبرام لو مسلماني لنا ومشركانا نشتجيبوا. عرضیان کرد بۆچی ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی نابێت ئاگریان لە یەکەوە دیار بێ، یعنی ئەوەندە لە یەکترەوە دوور بن کە نە مسلمان ئاگری کافران ببینێ و نە ئەوانیش ئاگری ئەمان ببینن، ئەبێ سوکنایان ئەوەندە لە یەکەوە دوور بێت. طبعا حساب بۆ کراوە کە بینینی ئاگر کە حقیقەتی بڵێن ظاهری حەدیسەکەوە فەرمێ بینینی ئاگرەکەوەیە کە لە دوورەوە لە مەدای چەند کیلۆمەترێک و کە لە یەکتر هەرە بێت دوور بن. بەڵام ئێستا هەموو شتێک سنووری بۆ کێشراوە، سنوورەکانی ژێستا هەمووی ئەهلی کوفرەتوانن بە ئاسانی بێنە ناو وڵاتی مسلمانانەوە و هەرچی بیانەوە بیکەن. بەڵام ئەوە باس لە حەدیسەکە کە بەو شێوەیە کە ئەگەر دارالئیسلام هەبوو دارالئەمانێکیش هەبوو، مسلمان نابێ خۆی وازەلیل کاو لە بەردەستی کافرانە بمێنێتەوە. ئێستا وەکو کوردستان کە دارالکوفرە، خەڵک ناتوانە لە مزگەوت تا دەرسێکی تەجویدیش دانێ، یان داعیەک نای هەڵن بە هیچ شێوەیە بجوڵە هیچ حرەکەتێکی ببێ. ئەمە هیجرەت لەسەر ئەمەیان واجبە کەوابوو ئەبێ هیجرەت بکە ئەگەر دارالئیسلامێک هەبوو بۆ دارالئیسلامەکە، و ئەگەر نەبوو بۆ دارالئەمانە کە خۆی و دینەکەی تیا بپارێزرێ. ئەمەیە کە وتمان هیجرەتکردن لە چەندین هۆیەکەوە بێ، یەکێک لەوانە قوتارکردنی دین و دیندارێتیەکەیە. بخاری لە عطائی کوڕی ئەبوو ڕەباحەوە کە تابعین و تەلەبەی ئیبن عەباسە ڕەحمەتی خوای لێ بێ، کە 70 ساڵ ئامۆژگارکاری حەج بوو، چونکە عمری زۆر زیاتر. ئەجێڕێتەوە ئەفەرمێ: زرت عائشة مع عبيد بن عمير فسألتها عن الهجرة فقالت لا هجرة اليوم، كان المؤمن يفر بدينه إلى الله عز وجل وإلى رسوله صلى الله عليه وسلم مخافة أن يفتن عليه، فأما اليوم فقد أظهر الله الإسلام، فالمؤمن يعبد ربه حيث شاء، ولكن جهاد ونية. أما كلا بخاري أجمارك 3900 فرمي لقل عبيدي كري عميرة عطاء فرمي چوینە خزمەت عائشە خوا لێی ڕازی بێ، پرسیارمان دەربارەی هیجرەت لێ کرد. فەرمووی هیجرەت لەم ڕۆ نامێنێ، ئەوە جاران بوو کە یەکێک لە مسلمانان لە ترسی تین و فشاری مشریکان نەبادا لە دینەکەی پاشگەزی بکەنەوە، هیجرەتی بەرەو خوای گەورە و بەرەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کرد. ئەما ئێستا لەو سەردەمەیە، ینی لەم سەردەمەی خۆیان کە ئەفەرمێ، خوای گەورە ئیسلامی سەرخستووە، کابرای مسلمان لە هەر شوێنێک بێ خوای پەروەردگاری خۆی ئەپەرستێ، ئەوەی کەماوە جیهاد و نیەتی خواویستیەکەی. ئەوەی خاتو عائشە خوا لێی ڕازی بێن نەفیئەکە هیجرەتکردنە لە دارالئیسلامەوە کە خۆیانی تێدا بوو، لەوێوە هیجرەت ناکرێ. یعنی خۆیان لە مەدینە بوون و دارالئیسلامە و
خولەفای ڕاشدین حکمیەکەن و ئەو هەموو سەحابە بە ڕێزانەی تیاماوە چونکەوە تا عائیشەش خوا لێ ڕازی بکە عەتای کوڕی ئەبی ڕەباحوانە چوونەتە خزمەتی ئەمە بووە کە مەبەستی ئەوەیە کە هیجرەتەکە لەم دارالئیسلامەوە ئیتر ناکرێ بۆ شوێنێکی کە ئەنجا هۆی هیجرەتکردنی ڕوون کردوەوە کە فەرمێت لە ترسی تین و فشاری مشریکان هەڵدەهات نەبادا لە دینەکەی پاشگەزی بکەنەوە کەوابوو یەکێک لەو هیجرەتەی کە لەسەر مسلمان واجبە هیجرەتکا بۆ دارالئیسلام ئەگەر هەبوو یا بۆ دارالئەمان بۆی دین و دیندارێتەکەی قوتارکە ئەمەیە دووهەم هیجرەت قۆناغێکی پێش جیهادکردنەکەیە وەکو فەرمودەکەی الحارث الئەشعەری ڕوونی کردەوە کە یەکسەر دوای هیجرەتەکە باسی جیهادەکەی فەرموو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمووی وأنا آمركم بخمس الله أمرني بهن السمع والطاعة والجهاد والهجرة والجماعة للرواية تريشاهية الهجرة والجهاد والجماعة طبعا رواية كان باشو بيشي أو عبارتانش أخن جا رواية الجماعة كش للرواية ترى بيش كوتو أنجا خواهي رجا فرمي ثم إن ربك للذين هاجروا من بعد ما فتنوا ثم جاهدوا وصبروا إن ربك من بعدها لغفور رحيم واتە پاشان خوای پەروەردگارت ئەوانە سەرخات کە دوای ئەوەی کە لە ژێر تین و فشار و ناڕەحەتیدا تاقی کرانەوە و دەرچوون لە دیندارەتی و ئیمان و سەبرا کە هیجرەتیان کرد اینجا جیهادەکەیان کرد و ئارامیان لەسەرگرت خوای گەورە بەرامبەریان لێخۆش بوو بە بەزەییە یعنی ئیمانیان هێنا و هیجرەتیان کرد و جیهادەکەیان کرد و ئارامیان لەسەرگرت تا گەیشتونە نەتیجەکەی کەوابوو دوای ئەشکەنجە و ناسۆر و بربەستی ڕێ دوای ئەم قۆناغی ئیستیزعافە و سەبرگرتن لەسەری و ئیشکردن لە هەمان کاتە هیجرەتکردنەکە هات دەستی پێکرد بەڵام هیجرەتکردنەکە لجوئی سیاسی نییەوە تە پەناهێندەی خۆی ڕزگار کردووە و تەواو هیجرەتکردنەکە کۆتا قۆناغ نییە بەڵکو بە قۆناغێکی دوای ناسۆرەکە و پێش جیهادکردنەکە دەستی پێکردووە کەوابوو ئەم هیجرەتە ئەبێ ببێتە پێشەکی جیهاد و سەبرگرتن لەسەر جیهادەکەش ئەنجا سەرکەوتنە خواییەکە دێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیسی صەحیحە کە ئەبوو داود ڕیوایەتی کردووە 2479 هەروەها نەسائی لە سونەن الکوبرا لە مجەلەدی دووهەم 50 و ئیمامی ئەحمەد لە مجەلەدی چوارەم نەوەتونەی موسنەدا بەیهەقی لە ژمارە 9 ئەلبانیش لە ئیروا الغەلیلە لە 5 لاپەڕە 33 فەرموویەتی صەحیحە ئەفەرمێ لا تنقطع الهجرة ما دام العدو يقاتل تا دوژمن هەبێ و جەنگی لەگەڵا بکرێ هیجرەتکردنیش بەردەوامە بێ دوژمنیش بەردەوام کافری مسالیم و کافری محارب هەر هەیە مادام کافری محارب بەرامبەر بە مسلمانان هەیە و ئەیان چەوسێنێتەوە ئێوێ دیندارێتێکەوە وەرنەگرن کە وەحی پێغەمبەران ڕوونیان کردوتۆ سەلامی خوایان لێبێ مادام ناهێڵە لەسەر دید و ڕێبازی یاوەران بین مادام ناهێڵە ئیسلامەکەمان دین و دەوڵەت بێ کەوابوو ئەوان هەرەمان چەوسێننەوە ئەم چەوسانەوەش کە سەبری لەسەرا ئەگرین لەبەریا ئەگرین بۆ ئەوی بانگەوازەکە زیاتر بڵاو بکەین و تا ئەو زەمنە ئیتر کە دەرەکەوین و ناتوانین هیجرەتەکە دێتە پێش هیجرەت وەکو پێشەکی جیهاد بەوە ئەبێ کە کابرای مسلمان بە ئومێدی پشتیوانیکردنی مجاهیدان و سەرخستنیان لە وڵاتێکی تر هیجرەتەکەوە چێتە ڕیزیانەوە یان هیجرەتەکە بۆ شوێنێک لەوێ لایەنگر و پشتیوانەکانی خۆیان کۆوەکاتەوە و ئەگەڕێتەوە ناوچەکەی خۆی بۆ بەرپاکردنی جیهادەکە یعنی وەکو ئەوی کە لە کوردستانە یان ئەڕوا هیجرەتەکە ئەکا بۆ شوێنێک کە جیهادی لێیە یان ئەڕواتە مەواسازیەک شوێنێکیان تەرتیب کردووە کۆمەڵێکی جیهادی کە خۆیان لەسەر ئیمان و هیجرەت و جیهادەکە پەروەردەبوون و عەقائیدین منهەجی ئەهلی سوننەت و جەماعەتەکەیان ڕۆشنە و دید و تێڕوانینیان دەربارەی جیهادەکە ڕۆشنە ئەم قۆناغی هیجرەتکردنیان کردووە بۆ ئەو شوێنەی کە مەوایە مەواکەش کە پێویستە خەڵکێک لەوێ داڵدەی بدەن الذين آووا ونصروا هروها شوينيكي محكم قايم بي سآوي إلى جبل يعصمني إذ أوينا إلى الصخرة فأو إلى الكهف دیارەکە خوای گەورە باسی چیا و ئەشکە و تو تاوێرە بەردی گەورەی کردو ئەمانە شوێنی محکەمن هیجرەت بۆ ئەم شوێنەیە وەکو شوێن
هیجرەت بۆ ئەم کەسانەیە بۆ ئەو کەسانەیە کە هەست بە برایەتیەکەت دەکەن فآوى إليه أخاه وەکو باسی سەیدنا یوسفەکە على نبينا عليه الصلاة والسلام کەوابوو تۆ دوای ئەوەی بانگەوازە خوایەکە و منهەجەکەی خۆتت ڕوون کردوتەوە کۆمەڵە عەقائیدێکت دروست کردووە ئەوانەی کە کەشفە بن ئەوانەی تین و زەختیانەکەوێتە سەر نابێ بهێڵی هەروە بە ئاسانی زیندانی بکرێن هەموو بە ناوی تیرۆرە و ئەحکامی 10 ساڵ و 500 ساڵیان بەسرا بدرێ و لە زیندانا برزێن مەوایەک دروستەکەی بۆ ئەوەی کە ئەگەر هاتوو دارالئیسلامێک هەبوو هیجرەتکەن بۆ دارالئیسلامەکە ئەگەر نەبوو بۆ دارالئەمانێک ئەگەر توانیت لەو وڵاتی خۆتا لەو شوێنەی خۆتا وەکو کوردستان کە هەموو شوێنێکی شیاوی جیهادەکەیە تەواو گەڕی بۆ ئەو شوێنانەی کە خەڵکێک مناسەرەت دەکا و لە خۆت دەگرێ و دڵسۆزیت بۆ دەرەبڕن و شوێنی مەحکەم و عاسیە لە هەمان کاتە شوێنی پەیاکردنی ڕۆزی و خواردنێکە کە لەو ناوە بتوانی پەیاکەی چونکە ئەوەش مهمە خوای گەورە لە باسی سەیدنا عیسایە سەلامی خوای لێ بێ فەرمێ وآوەیناهما برەبوة ذات قرار ومعین ئێمە هێنامان منداڵ دەماندان لە شوێنێکە کە خاچی بەپیت و ئاوی لێ یعنی تۆ بچیتە شوێنێکی کوردستان دەشتێکی سەحرا هەم ئاسانت گرنت کوژن هەم نان نابێبی خۆی پێت پێیان ناکرێت بەڵام بچیتە شوێنەکە کانیا و ئاو و شاخی مەحکەم و ئەشکەوتی لێ و تاوەرە بەرد و سەدقە ناست پێ و کافیە بۆ بەرگریکردن لە خۆت ئەنجا بە تیارەش لێت دەن بۆم باشت بەسەرا ببارێن نەخوارەوە تۆ لەو تەسیراتێکی گەورەی نابێ بە ئیزنی خوای گەورە ئەوەشمان هەموو بینیوە ساڵهای ساڵە قەسفی پێشمەرگا کرێ بە تۆپ و تیارە و سەواریخ چەند کەس ئەکوژێ ئەمریکای تاغوت 107 ساڕوخینا بەو برا عەزیزانەوە هی ئەنسار حوت لەو برایانەی ئەنساری پێکوژرا لە کۆمەڵ زیاتر کوژرا و لە ئەهالیەکە 253 کەس کوژرا کۆمەڵ زیاتر کۆبوو بوونەوە لە شوێنەکە و هەمویان بوون بە زەحیە ئەمما ئەو برایانەی ترکە هەمویان خۆیان جیهادی بوون و احتیاطاتی خۆیان کردبوو دوو لە شوێنەکە ئابوونیان سێ حوت کەس لەوان کوژرا چونکە شوێنەکانیش مەحکەم بوون تۆ ئەبێ هیجرەتەکەشت بۆ ئەو شوێنە بێ بزانی کە تۆ شوێنێک اختیارەکەی بۆ نمونە لە کوردستانە تۆ بانگەوازەکە ڕوون کردوتەوەتە منهەجە عەقائیدیەکەی خۆتت ئەم منهەجی جیهادەشت ڕوون کردوتە کۆمەڵێکی عەقائیدی لەسەر ئیمان و هیجرەت و جیهاد و ئیوا و نوسڕەت ئیمانیان پێهێناوە بەم منهەجە باوەڕیان پێی کردو کەوتونەتە کۆمەڵکاریەکی بەهێز برایەتیەکی دینیان لە ناخۆیانە دروست کردو ئەنجا سەبریان لەسەر مەعاناتەکەەوە شکەنجە و ناڕەحەتیەکان گرتووە هی بربەستی ڕێ ئەوانەی کە کەشف بوونە ڕۆنە دەرەوە ئەگەر دارالئیسلام هەبووە چنە دارالئیسلام ئەگەر هیچیان خۆیان دروستیان نەکردووە چنە دارالئەمانێک بەڵام بۆ ئومێدەی کە هەردووچیانە گەڕێنەوە ئەو ناوچەی خۆیان ئەوەی لە دارالئیسلامەکەی ئەگەر لەوێ نەمایەوە ویستی بگەڕێتەوە بۆ ناوچەی خۆی یان ئەوەی کە لە دارالئەمانە بۆ ئومێدە دێتەوە کە جارێکیکە لە وڵاتەکەی خۆیان جیهادەکە بەرپا بکاتەوە یان پێشتر تەگویری ئەوە کراوە کە مەوایەک ساز کراوە لە شوێنێکی عاسی و مەحکەم لە ناو خەڵکێکی دیندار و مسلمان ئەمانە دوای ئەوەی پیا و چەک و پارە پێیاکەن و تەنزیماتی خۆیان هەیە ئەچنە ئەو ناوچانەوە ئیتر جیهادەکە لێەوە دەست پێەکەن بە پشتیوانی خوای پەروەردگار ئەمە باس لەوانە ئەکا کەوابوو ئەم هیجرەتکردنە مەرحەلەیەکە بۆ ئەو جیهادەی کە پێویستە ئیعلان بکرێ و ئاەتەکانیش هەر بە هەمان شێوە سیرەتی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام ئاەتەکان ئاوا هاتوونەتە پێشەوە سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەرەمانەی بەیان کردووە ئەم حەدیسانش کە باسییان لێوەکەین و بە هەمان شێوەن ئەمەش کە فەرمووی لا تنقطع الهجرة ما دام العدو يقاتل یعنی تا دوژمن هەبێ کەوا بجەنگی لەگەڵەکرێ دوژمن تین و فشارە هێنێ بۆ ئەهلە ئیسلامیەکە ئەهلە ئیسلامیەکەش پێویستە ئەم هیجرەتە بگرنە بەردەست جیهاد لەم ئومەتەیە بەردەوامە بێت تا ئەو کاتەی مسلمانان دەجالە کوژن کە لە خزمەتی سەیدنا عیسای کوڕی مەریەمە ئەبن عەلەیهی سەلام ئەوەش کۆتا جیهادی ئەم ئومەتە ئەبێ وەکو لە فەرمودەی سەحیحە هاتووە هیجرەت وەکو پێشەکی جیهاد بەوە ئەبێ کە کابرای مسلمان بە ئومێدی پشتیوانی کردنی مجاهیدان و سەرخستنیان لە وڵاتێکی تر هیجرەتەکە وەچێتە ریزیانەوە یان هیجرەتەکە بۆ شوێنێک لەوێ لایەنگر و پشتیوان کۆ ئەکاتەوە گەڕێتەوە ناوچەکەی خۆی بۆ بەرپاکردنی جیهادەکە